سڵاوتان لەبێ بەڕێزان جارێکتر لەگەڵتان بۆ وەرگرتنی پەیوەندەکانتان لەسەر تۆڕیکتری بەنامەکەی خۆتان مایکی خەڵک ئەمڕۆ باس لە بوارێک دەکەن کە پەیوەندی بە ژیانی ڕۆژانەی هاوڵاتیانەوە هەیە و چەندین ساڵە باس لە گلەیی و گازندەی هاوڵاتیان دەکرێت لەم بوارە کە ئەویش ڕایکردنی مامەڵەی هاوڵاتیانە لە فەرمانگە حکوومیەکانی هەرێمی کوردستاندا. بەڕێزان تەوری ئەمڕۆ تایبەتە بە حکوومەتی هەرێمی کوردستان یاخود هەرێمی کوردستان لە نێوان حکوومەتی ئەلکترۆنی و حکوومەتی ڕۆتینداوە. مەبەستمان لە ڕۆتین ئەوەیە ئەو ڕۆتیناتی کە لە فەرمانگە حکوومیەکاندا هەیە و مەبەستمان لە حکوومەتی ئەلکترۆنی ئەوەیە ئەو سیستمە ستانداردی جیهانەکە لە هەموو فەرمانگەیەکی حکوومی کاری پێ دەکرێت و ئێمە بۆ ئەوەی زانیاری زیاترمان دەستکەوێت پێش ئەوەی پەیوەندەکانتان وەربگرین دەچینە لای بۆتان مەحموود عوسمان سەرۆکی فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری هەرێم بۆ ئەوەی زانیاری زیاترمان دەستکەوێت لەسەر ئەوەی کە حکوومەتی ئەلکترۆنی چیە لە ئێستادا لە هەرێمی کوردستان ئەگەر جێبەجێ بکرێت ئەم سیستمە. سڵاو لێبێ کاک بۆتان. سڵاو کاک. سپاس بۆ دەرفەتەکەت کاک بۆتان. لە سەرەتادا حکوومەتی ئەلکترۆنی ئەگەر پێناسەیەکێن چییە؟ بەڵێ لە سەرەتادا سپاس بۆ ڕێکخستنی تەوەرێکی وا کە بەڕای ئێمە هەوەرێکی زۆر گرنگە. زۆر سپاس. ئەلکترۆنی بەکارهێنانی تەکنۆلۆژیایە بۆ پێشخستنی کاری حکوومەت و بۆ ئاسانکردنی ژیانی هاوڵاتیان بە تایبەتی ژیانی هاوڵاتیان کە پەیوەندی هەیە بە حکوومەتەوە. حکوومەتی ئەلکترۆنی دەتوانێت ئەو ڕۆتینەی کە هاوڵاتیان لە بازێ لە فەرمانگەکان ئەیبینن کە پێویستە ئەو مامەڵەی خۆیان پەنجەرە بۆ پەنجەرە بۆ لە دەرگا بۆ دەرگا بنێرن ئەوە بوەستێنێت دووا بکاتن کە هاوڵاتی لەگەڵ یەک کارمەند بکاتن لەو فەرمانگەیە ئەو کارمەندە لەڕێی نەتوەرکە ئەلکترۆنیەکە مامەڵەکەی بۆ ڕێک بکاتن. ڕۆژی تۆ حکوومەتی ئەلکترۆنی وا دەکاتن کە تۆ وەک کارمەندێک بتوانی وەک هاوڵاتیەک ببوورە بتوانی ئەو شتانەی کە تایبەتە بە مامەڵەکەی خۆتەوە بە هەر بە ئەلکترۆنی بینێبیتە دەستگاکە و تا کارەکە تەواو نەبێت و پێویست نەکاتن سپەردانیان بکەی ئەگەر پێویست کاتن سپەردانیان بکەی و لە عین کاتێکدا بتوانی ئەو گلەی و گازندەی کە هاتە وەک هاوڵاتیەک بیگەێنی بە حکوومەت لەڕێی ئەلکترۆنیەوە ئەو شکاوانەی کە هەتا ئەو کێشانەی کە ئەیبینیت و ئاخر نقطەش ئەوەیە کە حکوومەت دەتوانێت شەفافکرد بێتن و ئەو زانیارەی کە هەیەی لەسەر خۆی بە شێوەیەکی باشتر پیشانی هاوڵاتیانی باتن بە شێوەیەکی گشتی حکوومەتی ئەلکترۆنی بۆ ئاسانکردنی ژیانی هاوڵاتیانە لە هەرێمی کوردستان و لە هەموو جیهان. بەڵێ کاک بۆتان ئێوە وەکو فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری هەرێم چیتان کردووە بۆ کارکردن بەم سیستەمە بۆ تا ئێستا ئەم سیستەمە کاری پێ نەکراوە لە فەرمانگە حکوومیەکانی هەرێمی کوردستان؟ بەڵێ وەڵی سبب زۆرە بۆ ئەمە یەکەمیان ئێمە پێویستمان بە پلانێک حکومە بوو چونکە هەموو ئەو شتانە بەبێ پلان ناکرێتن. ئێمە پلانێکمان لە نهایەت ساڵی 2010 حاضرە استراتیجیەتی کامل لە 5 ساڵی داهاتوو کە پێی ئەو پلانە دەتوانین بڵین زۆربەی زۆری فەرمانگە حکوومیەکان ئەو سیستەمە پەیڕەو دەکەن. لەبوونی بودجەوای کردکە ئەم پلانە دواکەوێت و لە ساڵی 2011 هیچ پرۆژەیەکی تازە نەکرا لەم بابەتە. ئێمە هیوا داین کە لەم ساڵەدا کۆمەڵێک دەرهەیە کە ئێستا ئێعلان کراوە و کۆمپانیەکان هەڵدەبژێرێن کۆمەڵێک لەم سیستەمانە دابنرێت. یەک لەوانە بۆ نمونە پۆرتاڵی ئەلکترۆنی حکوومەت کە لە ڕێگای ئەم پۆرتاڵەوە هاوڵاتیەک بتوانێت خۆی تۆمات کاتن و سکاڵای خۆی تەنظیم بکاتن. لە عینی کاتیستا سیستمی تۆماتکردنی کۆمپانیا کە ئێستا ئەو کۆمپانیای خۆیانەوێ لە کەسی تایبەت خۆیان تۆماتکەن لە هەرێمی کوردستان ئەبێ بە عینی مامەڵە بڕۆن و کۆمەڵێک پرۆژەی کرد. بەڵام ئەمە بەس نییە. ئێمە پێویستمان بە بودجەیەکی وەکو حکوومەتی هەرێم پێویستمان بە بودجەیەکی باشتر هەیە، پێویستمان بە ئیشی زیاتر هەیە بۆ ئەم کارە. ئێمە لە نەبوونی بودجە و نەبوونی باڵێ لە هۆکاری تر وای کرد کە بەڵێ کاک بۆتان گوت لێمانە بەداخەوە دیارە پەیوەندەکەی کاک بۆتان شڕە هەرچەندە چەند پرسیایەکی ترمان هەبوو هیوادارم دواتر بچینە لای کاک بۆتان بۆەوەی زیاتر تێبگەین لەوەی کە ئەم سیستەمە لە ئێستادا تا چەند ئاسانە بۆ هاوڵاتیان وەک خۆی دەڵێت کاک بۆتان دەڵێت هاوڵاتی بەپێی ئەم سیستەمە مامەڵە لەگەڵ یەک کارمەند دەکات واتە یەک فەرمانبەر بۆ ئەوەی مامەڵەکانی ڕایی بکات. دیارە ڕۆتیناتی ئەم بوارە زۆرە کە باز دەکرێت لە فەرمانگە حکوومیەکان لەوانە کە لەوە چ بۆ ئیمزایەک هاوڵاتیەک زۆر دواب بکەوێت لە ڕایکردنی مامەڵەکەی هەروەها لە هەندێک حاڵەتی ترکە دەکرێت باسی کەین لە پاش کاتێکی تر
یەکێک لەو تێبینیان لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک هاتۆ دیارە بڵێ لە دەچین و لای کاکبۆتان بۆ ئەوەی زانیاری زیاترمان دەستکەوێت کاکبۆتان پرسیارێ دەکەین مەڵبەند غازی تێبینێکی نردووە لەسەر فەیسبوک تێبینێکی زۆر جوانە دەڵێت زۆرینەی ئەو کەسانەی کە لە حکوومەتدان کەسانی پیرن و لە کۆمپیوتەر شارەزانین لەگەڵ ئەوانەدا ناگونجێ ئەم سیستمە تا چەند ئەمە ئاستەنگێک بووە بۆ جێبەجێکردنی ئەم سیستمە لە هەرێمی کوردستان. بەڵێ ئێمە لە ساڵی 2009 ئەکادمیای تەکنۆلۆژیای زانیاریمان دامەزان کە هەموو ئەو جۆرە کۆرسانەی ڕاهێنانەی کە پێویستە بۆ ئەو کارمەندانەی حکوومەت ڕایی بکاتن. ئەم ساڵی 2012 بە پێی ئەو فەندەی کە خۆمان پەیامان کردووە 2500 مەقعد ڕاهێنان هەیە لەو ئەکادمیایە بۆ ئەوەی ئەم هوشیاریە زیاد بکەین. بەڵام لە عینی کاتیستا ڕاستە لە هەر پێشکەوتنێک لە هەر وڵاتێکە گەرسێری کەیت تقریبا ئەوە ڕێگر بووە، بەڵام داری وا هەیە ئەوە چارەسەرەکرێت ئەو جۆرە ڕێگرن بەوەی کە استثمار زیاتر بکەین، پارە زیاتر سەرف بکەین لە ڕاهێنان پێش بکەین وا بکەین کە هەموو کارمەندێکی حکوومەت پێش ئەوەی دامەزرێتن وەگەر دامەزرابێ پێویست بکاتن ڕاهێنان وەربگرێتن لە بواری تەکنۆلۆژیاوە لەبەرەوەی تەکنۆلۆژی. سەبارەت بە هاوڵاتی کاکبۆتان لە بەرامبەردا ئەم سیستمە بۆ هاوڵاتی ئاسانە کە جەناب دەڵێی وا دەبێت کە هاوڵاتی مامەڵە لەگەڵ یەک کارمەندا بکات بۆ هاوڵاتی ئاسانە؟ بەداخەوە دەچینە لای پەیوەندەکانی هاوڵاتیان بۆی قسە لەسەر ئەو ئاستەنگانە بکەین کە کاکبۆتان باسی دەکات لە ئێستادا و ئەم سیستمە تا ئێستا جێبەجێ نەکراوە لە هەرێمی کوردستان و دەتوانین ئێوە باس لە حاڵەتەکان بکەن، باس لە هۆکارەکان بکەن کە تا ئێستا ڕۆتیناتەکان کە لە فەرمانگە حکوومەکاندا جێبەجێ نەکراون. هەندێک جار دەوترێت نەبوونی بەڕۆبەرێک لە فەرمانگەیەک وا دەکات کە مامەڵەی ئەو هاوڵاتیە دوا بخرێت، هەندێک جار کەمی دەوامیان هەندێک کێشەی تر کە زۆرجار لە بڵین لە تەورەکانی تر بەنامەکەی باس کراوە هێنانی نانخواردن لەیان فەرمانبەرەکانەوە کە خواردن دێن بۆ فەرمانگەکان، هەندێک جار هێنانی مناڵ، هەندێک جار دەڵێن کەمی دەوام بەپی پێنجشەمان کە دەوتێت نیو دەوامە. زۆر جای تریش ئەگەر کێشە بێت نازانم تا چەند ئەمە بەدواداچوونی بۆ نەکراوە شێوەیە کردنەوەی تۆڕی کۆمەڵایەتی بۆ نمونەوەکو فەیسبوک لە فەرمانگەکان تا چەند ئاستەنگ بووە لە بەرامبەر ڕایکردنی ماوەڵی هاوڵاتیاندا. بەڵێ یەکەم پەیوەندیمان باخان لە سلێمانی و پێشوی بچینە لای باخان سپاس بۆتان محمود عوسمان سەرۆکی فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری کە هەندێک ڕوونکردنەوەیدا سەبارەت بن بوارە. سڵاو لێ بە باخان خان فەرموو. زۆر سپاس باخان خان. بەڕاستی لەم ڕۆژاگرێکی دایرێک حکوومەتە بێ بەڕاستی زۆر ماندووە بێ بەدەستیەوە هۆکارەکەشی زۆرێک کە لەو هۆکارانە لەگەڵ ڕێزما بۆ هەموو کەس حەقی خۆی ژیانی خۆی دیکە چۆن بژی، بەڵام سیرەکە ئەسیتە هەر دایرەیە کە تا سەعات 9 ئیش بۆ کەس ناکەن، هەمووی نانی بەیانیە خۆت تۆ کە مۆزەفی حکوومەت مەفروضە نی سەعات پێشتر هەستی لە ماڵەوە نانەتی خۆت پێی نەگەیشتی ئەو خەڵکە محتەل بکەی لە ماڵەوە نان نەخۆیت و بیانی تەداوام ناخواردنەکە. بەڕاستی من خۆم زۆر جار تووشی ئەوە بووم، زۆربەی جار ئەچمە بانقەکان بۆ وەرگرتنی موچە، یعنی باوەڕکە هەتا سەعات 9 و ئەو کەسانی یعنی زۆربیان خانەنشینن پیر و پەکەوتن ئەو تەحمولیان نییە زۆر چاوەڕەکەن، هەتا وەکو 9 ئەم مۆزەفانە دانیشتن لەبەر خەڵک نانەخۆن، هیچ جوابی هیچ کەسێ نایەنەوە لە سەعات 9 تا 12 ئیشەکەن، لە 12 شۆ چەند زەمینی ڕوانیان دەست پێکاتەوە. اینجا ئەو هەموو قسە باسی لە دایرەکان ناکرێت. باوەڕم پێ بکە ئەوەی مۆزەفەکان دانیشتن باسی قسەی خۆیانەکەن و باسی مسەسەلە و باسی خەڵک و یعنی ئەکەونە شت باسکردن، ئەوەی ئەو شتانە کەم بکەن و باوەڕکە یەک مشکلە نامێنێ، هەتا یەک معاملە بەڕێکە دە قسەی بەسەرات، یعنی هیوادارم ئەو شتانە نەمێنێت. دوای ئەوەش ئەو سیستەمی ئەلکترۆنی بەڕاستی ئێمە کۆمەڵە کەسانێکمان هەیە لە دایرەکانە هیچ لە کۆمپیوتەر و سیوان نازان، بەڕاستی حەقوە ئەو کەسانە خۆیان کەسانێک کە تەحمولیان نەمەوە هەر ناتوانن جوابی مراجع بنەوە، هەرچی دەردە دڵی خۆیانە بە مراجعێ ڕێز هیواداری ئەوانە خانەنشین بکرێت، یەکێدا بنرێت کە تەحمولی هەبێت بتوانێت ئەو ئیشە بکات کە پێی سپێدراوە، بتوانێت جوابی مراجع باتەوە. تۆ لە دایرێکە ئیشێکە هەبێ پرسیارێ بکەی بیکەی بەجوان بێتەڵە ماڵەوە بێڵی گۆشتی قاز خواردە بەردانیەوە پرسیارەکەی. هیوادارین یعنی ئەو مشکلانە نەمێنێت، خەڵک زۆر نامۆستا هەبێت کە ئیشی ئەکەوێتە دایرەیە توانێت کە هیچ ئیش بۆ خەڵک ناکەن و شتێکی تریش لەوانەیە کاتی بەرنامەکە زۆر بکرم. بەڕاستی ئێستا گەر پرسیارە هەبێ لە مۆزەفێک لە پێشە ئەو کەسەی لەگەڵ ڕێزما بۆ ئەو کارگوزاری کە لە بەردەم سوورەکانەیە ئەوە هەزار غەڵەتە تێکا خۆی کەسێکە یعنی شارەزای ئەو ئیشەی
تۆ ئەنێرە بۆ ژوورێکی ترکە ئەچیتە ژوورەکەی کە مۆزەفەکە بەسەر تا تووڕاوێڵی کێ تۆی نردووە لای ژووری بەڕێوبەر نەیاڵم بەڵێ باخەخان سپاس بۆ پەیوەندەکەت ئێوەش ئێوارێکی زۆر سپاس بڵێ دایکی سوارە لە چەمچەماڵ دایکی سوارە لە چەمچەماڵ بەڵێ دیارگوێی لە دەنگمان نییە محەممەد لە هەریر فەرمو کاک محەممەد کاتت باش زۆر سپاس کاک محەممەد ئەوە زەحمەنە بیتەوەرەکەتان لەسەرکی من لە زۆر زەیەکی گرت سۆڵم لە سەعرایەکی کاک محەممەد ئەگە تەوەرەکە ئاسانترکەینەوە تایبەتە بە ڕۆتیناتی فەرماگە حکوومەکان لە هەرێمی کوردستان و چارەسەرکردنی ئەو ڕۆتیناتە وەلەو قسەکەی من لەسەر تەوەری بەرنامەکەش لێ بەس ئەمن وەکو شوانێک تەلەفۆنی بۆەکەم بەڵێ فەرمو خۆشحاڵی وەکو برێم ئەمەش ئەمن لە دەستی هەری تەلەفۆنیەکەم پێمان خۆشە بەرنامەکەشدا بە مەسەلەی بە تایبەتی مەردارەکان بەڵێ لەسەر مەسەلەی کۆسەرایەتی یعنی ڕەوەندەکان بە تایبەتی ڕەوەندەکان زۆرە مەغدوورن ئەزانە داوا لە ئێوەی بەڕێزەکەم بەرنامەشیدان لەسەر صاحب مەرەکان لە ڕێگەی بەرنامەکەی ئێوە داوا لە صاحب لە حکوومەتی هەرێمەکەم بەدوارە بکە لە صاحب مەرەکان زۆرە مەغدورن بەڕاستی بەڵێ ئێمەش داوا لە ڕێگەی کەناڵەکەی ئێوەی بەڕێزە من ئەنعان ئێستا شوانمە دەشتی هەری لەبەرمانمە یعنی ئەنعانەکە کاک محەممەد چۆن توانیت پەیوەندی بکەیت حکوومەتش یعنی هیچ بەشی ناکە لە صاحب مەرەکان بەڵێ بەڕاستی ئەزا پەیمان خۆشە لە ڕێگەی کەنالەکەی داوا لە حکوومەتی هەرێمەکەین بەدووار ئاسوولەکە بکە لەو مەسەلەی بەحسی هەیەک زار بەحسی ڕەوەندەکان بکەن مەرداران هەیەک زار ئەو حکوومەتە بەحسی مەرداران ناکە بەڵێ سپاس بۆ کاک محەممەد لاریر ئەو پرسیارم لێ کرد بۆی بزانم دەڵێت لە سەحراوە پەیوەندێکم بزانم چۆن ئاگاداری بەرنامەکە بوو بەڵێ فاتیمە خان لە سلێمانی فەرموو فاتیمە خان زۆر سپاس فاتیمە خان زۆر سپاس دەکەم کاک شوانگیان خۆی ڕاستە قسەکانی ئەو کە بەڕێزە هەمووی ڕاستە قسەکان بەڵام یەکشت لێرە کەموو گۆڕی فەرمانگەکان لێرە ئەگەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە بینایەکی گەورە نەبێ بۆ ئەو شوێنە دابین بکات و هەر یەک بەشی دوو مۆزەف سێ مۆزەف ئیش بکات لە بواری ئەو ئیشە ئیشی هاوڵاتیان ناوەستێ بەڕاستی بەشێکە یەک مۆزەف لێ ئەم فەرمانبەرە بریان ناکەوێت ئیشی ئەو کەسە ڕاپەڕێنێ قەڵەباڵێکی زۆر دروست ئەبێ لەوێ کەواتە هاوڵاتیان گلەی ئەکەن لە فەرمانگەکان یان لە فەرمانبەرەکان بەڵام فاتیمە خان زۆرینەی گلەکان ئێستا ئەوەیە کە لە زۆر لە فەرمانگە حکوومەکانی هەرێمی کوردستان ژمارەیەکی زۆر فەرمانبەر هەیە ئەمە گلەیەکە ڕاستە پێت ئەڵێم ئەگەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بینایان نییە ئەو مەسەلەن بینای نەفوس لەو بینایە کول یەک فەرمانبەرە ئیشی ئەم هاوڵاتی ئەکا بعد یەک شوێنەکە دوو بەش بێ هەر ئیشی هاوڵاتیان کە یعنی ژمارە یەک با دوو ژمارە یەک بێت ئیشی هاوڵاتیان بکە یعنی ئەو فەرمانبەرە ئیجازەیە فەرمانبەری دیکە لە شوێنی ئەو دانیشتێ فاتیمە خان جەنابەت فەرمانبەری بەڵێ ئەم تەوەری کە باسمان کرد ئێمە حکوومەتی ئەلکترۆنیکە کاک بۆتان سەرۆکی فەرمانگەی تەکنۆلۆژیا زانیاری باسی کرد تا چەند پێت وایە ئاسانە بۆ ئێوەی فەرمانبەر ئەمە بەکارهێنانی کۆمپیوتەر و بەکارهێنانی ئەو کەرەستانی کە بۆ سیستمێکی تازان کە دەڵێن یەکێک لە ڕخنەکان لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فێسبوک دەڵێت ئێوە فەرمانبەرە کۆنەکان ناتوان شارەزا بن لەو بوارە تا چەند ئاسانە بۆ ئێوەوە وڵی ئاسانێک بنسبەت فەرمانبەران و ئاسان نێت چونکە یامە خۆم فەرمانبەرێکی کۆلم ئایا کۆمپیوتەرم فێرکەن ئەچێتە مێشکمەوە نەخێر لە بواری ئیشی ترا ئەتوانم ئەو ئیشە بکەم بەڵام ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان دەورات بکاتەوە بۆ ئەو فەرمانبەر تازانەوە ئیشی کۆمپیوتەر بکەن ئەگەر ئیشی کۆمپیوتەر دەکەن معلوماتیان ئەبێ لەو ئیشە ئەو فەرمانبەرەکە ئیجازە بێ با ئەو حتى بە ئیشی ئەو فەرمانبەری بەڵێ سپاس بۆ فاتیمە خان لە سلێمانی زۆر سپاس بەڵێ سامی ئەحمەد دەڵێت حکوومەتەکەمان تەواو سەری لێشێوەوە بەداخەوە وەها خۆی دەڵێت من کوردی دەڵێت کورد بێ حکوومەتە ئەگەر حکوومەت بێ ئەم گەندەڵی و نەعەدالەتیە نابێت دیار لە سلێمانی فەرموو کاک دیار زۆر سپاس کاک دیار بەڕاستی تەوەرەکە تەوەرێکی جوارە سپاس دەکەم وڵای نێزگەی سەدا شەستی مۆزەفەکانی ئێمە ئەوێ مێشکان فگە فۆرمات کرد ئەمی مێشکان ڤایرۆزەی داوە دا سەعات دوو دانش کەس بەڕێ ناکەن ساعت 12 دەست بەرە لەلای بۆ 2 ساعتر ماوەڵی کەس ڕایی ناکەن بۆیە ئەو قەڵەباڵغی و زیحامە لەسەر دایرەکانە بێت بەڵێ لەناوەکانەوەیە کە ساعت
بەڵێ دەچینە لای وارهێڵ لە شیراتزیە. ئێوارەتان باش زۆر سپاس کاک وارهێڵ. باشە زۆر سپاس دەکەم. ئەتوانم لە کێشەیەکی خاصەوە دەستێ بکەم. بەڵێ فەرموو. کاک ئەوە دایرەی مرور دارەی هەنووچوو لە پارێزای ئەو بریارێک دای خستووە بۆ گرتنی هەموو ئەو ترۆمبێلانەی کەواتە ئەو ترۆمبێلانەی کە قسەدانن تۆزۆ یان بێ ڕقم بەڵام ئەم بریارانە زۆر 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 سەختە یعنی گرتنی ترۆمبێل پاچان غرامەکردنی خاوەنی تۆمبێلێکە بە زۆر یعنی بە کلفەیەکی زۆر ئەمەش وا بزانم زارارێکی زۆرە لە خاوەنی ئۆتۆمبیلەکان یعنی ئۆتۆمبیلێکە دەگیرێ دەست بەدەست دەگیرێ ئۆتۆمبیلێکە لە کیس خاوەنێکە دەچێت پاشان غرامە دەکرێت بە 5 ملیۆن ئەمجا داواتانی دەکەم وەک کەناڵ ئێنارتی بە دوواداچوون بۆ ئەم مەسەلای بکات کە چوون ئەو ترۆمبێلانێک کە بێڕەقەمن یعنی دەست بەسەر دەگیرن و پاشان يعني خواناك بتوندرين يعني أنا قرار راسي زوز ولا قراري بعثي كون دش لا قراري يعني رجيمي في شو دشي أم داخل تاني ذاك ما كنالي ناسي بدوادا چون بو بريبراتي أنو چوني فرزاي دوي بكات بو يعني جباجي كردين أم قرارا كي زور سخته وزوز ودجواره هيك ئەساسی بوونیە. بەڵە سپاس بۆ کاک وارهێڵ لە شیلاتزیە مەڵبەند غازی دەڵێت فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری ئەرکێکی زۆر گرنگی لەسەرە بەڵام چونکە زۆرنەی ئەو کەسانی لە حکوومەتدان کەسانی پیرن و لە کۆمپیوتەر شارەزانین لەگەڵ ئەواندا ناگونجێ هەروەها لە بەرژەوەندی کۆمەڵێک کەسدایە وە خۆی دەڵێت کە بۆ شێوازە بمێنێتەوە چونکە مەودای گەندەڵی فراوانتر وەک لە حکوومەتی ئەلکترۆنی دەکات. بڵێ ئەحمەد لە هەولێر فەرموو کاک ئەحمەد. زۆر سپاس کاک ئەحمەد. یاددارین ئەو ئەلکترۆنیا ئەساس کاک ئەحمەد فەرموو کاک ئەحمەد. یاددارین ئەو هەتاقوم وساچ کاک ئەحمەد بەباشی گومان لە دەنگت نییە گە شوێنەکەت بگۆڕی باشتر دەبێت. سپاس بۆ کاک ئەحمەد لە هەولێر دایکی سوارە لە چەمچەماڵ. بەڵێ دایکی سوارە. ئەم کاتە باش کاکە. زۆر سپاس دەکەین. ئەمە یەکەم جار مەژێم دەدەنگتە بە قوربان کەناڵەکەشتان بوو. زۆر سپاس دەکەم. دایکی سوارەم لە چەمچەماڵە هەشت بەرخێر خۆشحاڵین دایکی سوارە. دێردەکەم پێشمەرگە بوو لە مەعسکەرسەلای میسە لە پێسزنا. بەڵێ. زەلا بەداخەوە دوو جارە پەیوەندی دەکات پەیوەندەکەی دەبچڕێت هیوادارم توانێت پەیوەندی کاتەوە دایکی سوارە لە چەمچەماڵ هاوکار لە ڕانیا فەرموو کاک هاوکار. خۆشەوە بەرنامەکەتان. زۆر سپاس کاک هاوکار. زۆر بەڕێز وەڵام براکە منیشتان تشکێکمێ لەسەر ئەم حکوومەت و ئەم خەڵکە بە شێوەیەکی گشتی ئەگەر قسەکانم ناوڕی ڕاشتەوانە قسەکەم لە ئیژەوە یەکەم شت کاک هاوکار قسەکان نابڕێن ئەگەر ناوی کەس نەیەنی فەرموو. بەدڵنیایەوە دڵنیا بەلۆی ناوی کەس نانم بە شێوەیەکی گشتی بە دڵسۆزانە فەرموو کاک هاوکار. ئەویژەوە یەکەمیان سیستەمی ئەلکترۆنی لە دایرەکاندا منەڵەش سیستەمێکی جوانە و سیستەمێکی باشەوە گەڕانەوەی کاتە بۆ هاوڵاتیا بە شێوەیەکی گشتی من بە شتێکی باش هێزان بەڵام ئەم ڕەخنەگرێکی پێشتر لە فەیسبووکا قسە کرد پرسیارێکی زۆر جوانی کردوڵێ ئایا ئەو کەسەی کە پێشتر فەرمانبەرە و کۆنە و لە هەمان کاتشا ئێمە لە خۆمانی کرد بدەین زۆربەی زۆر فەرمانبەرەکانمان بە شەهادەی سێ لە سەدا ئەتوان لە ساڵ شەڕی چونکە لە قەدیمە هەروە بوو ئەمە ئێستا ئەوە دوو سێ ساڵێکە ڕۆ بە شەهادەی بەرز بەرزۆتەوە دێدا مەجرێت ئەوانە وەکەم تریش کە بیرمان هەبووە پێشتر بۆیە ئەگەر بێتەوە سیستەمی ئەلکترۆنی دانیت ئەبێت خودی تایبەت بکەیتەوە ئەبێ بەرنامەی زۆر باش بۆیە بێ وەکو بۆ نمونە وتە تەرخانکردنێکی زۆر باشێ لە پێناو دڵنیاشم لە پێناو ئەم خولانەکە کرێتەوە پارەیەکی پاش ئەخورێت لەلاوە بۆ وەختی زیادەڕە ئەمە شتێک حەقەتە ئینجا با شتێکی ترش پێ وڵام حەزەکەم وەکو پێشترش پەیوەندی بە یەک لە پەیامبەرەکانی وە کردووە من تیشکێکمێ لەسەر قانونێکە لەسەر بەناوکردنی زەوی و تاپۆکردنی زەوی کە لەم قەراری 42 شتێکی ئاوایە هەڵە نەبم پێم وتم حەزەکەم بە دوواداچوونی بۆ بکەم بەڵام حەزەکەم لەسەر ئەم تەوەرە بیکە چونکە تۆ کاتێکە بە تەنبیه تەزاوات کەم قەرارەیە ئێستا تاپۆکردێ لە یەکی حوتاوەساوە کراوە بە
قراری چینایی بەڵام ئەمڕۆ خەبەرم هەبوو لە وەزارەت نێفتەوەتەوە تاپۆکردن ئەبێت دەستێکاتەوە بەڵام لە هەمان بەڵێ کاگاوکار لەبەر کاتی بەرنامەکە سپاس دەکەین سپاس بۆ زۆر بە کورتی کاگاوکار زۆر بە کورتی بەڵێ شاو خۆش کاتێک کە زەی بەسەنی کە زاوە تاپۆکرێت ئەبێت 2 ساڵی سپاس چاوەڕێکە لە هەمان کاتە نازانم عیزە بۆ چی خرێتە سەر ئەمە لە پارێزگای سلێمانی جێبەجێکرێ بەڵام لە پارێزگای هەولێر ناکرێت حەزەکەم یعنی بە دوواداچوونی بۆ بکەن لەسەر ئەوەیە ولا شتێکی تریشمە لە نێوان کاگاوکار سپاس دەکەین سپاس بۆ کاگاوکار لە ڕانیە بەڵێ عەتا لە سێ سادق فەرموو کاک عەتا کاکەی گیان مەرحەبا مەرحەبا کاک عەتا زۆر سپاس کاکە باشی زۆر سپاس دەکەم بەڵێ فەرموو قوربانجی وڵای احتیمالی من لە شەبەکەم قەدع بێ هەر ئەوە دەڵێم وڵی بۆ جارێکە لە ساڵەکانی هێشتاوەشدا کاکە بەڵێ کاک عەتا گوێمان لێتە لەبەر دایرەیەکا بوو کوڕێکی خزمی خۆمان بە یەکۆ بین لەبەر دایرەیەکا بین لە حربەت لەگەڵ کوڕێکی بەداخەوە پەیوەندەکەی کاک عەتا بچرا سەرتیب لە چەمچەماڵ فەرموو کاک سەرتیب کاکە شۆنگیانم کاتێک باش زۆر سپاس کاک سەرتیب دای بەڕێزم لە مۆبایلەکەەوە گوێم لێتە تەوەری ئەمڕۆمان لەسەر چییە؟ تایبەتە بە ڕۆتیناتی فەرمەگە حکوومەکان و چارەسەرکردنی ئەو ڕۆتیناتە کاک سەرتیب ڕۆتینیات ینی ڕۆتینیات چارەسەر یعنی واتە مەبەستی تەوەرەکە لەسەر فەرمانبەرێکی ڕایکردنی مامەڵەی هاوڵاتیان لە فەرماگە حکوومەکان لە نێوان ڕۆتینات و حکوومەتی ئەلکترۆنیدا کە یەکێکە لە سیستمەکانی جیهان بەڵێ باسی خۆ پێویستە چارەسەر پێ بەڵام ئێمەی تاکی هاوڵاتیش هەر ناقەزاین و هەر هات و هاوارمانە خۆ بڵێ ئێمە هەمومان پێمان خۆشە ڕۆتینیات نەمانێ بەڵام بۆ نمونەی تا تۆ تەماشاکەی تازە بوجێ هەرێمی کوردستان پەسەند کراوە بۆ نمونە دایرەی سەرفی سلفەی ئەقال قسمەیەکی زۆری لەسەرە ئەگەر من لە ڕێوە بچم کارەکەم بۆ جێبەجێ بگرێ و چەکەکە وەربگرم و کارەکەم بگرم ئەڵێم بەڵاستی مۆزەفێکی چاکە بەڵام بەپێ ئیستقاق و تەسەسل من ئەگەر دیشەکەم جێبەجێ بگرێ ئەڵێم بەخوامە فەرمانگەیەکی خراپە دایرێکی خراپە ڕۆتینیاتی تیا خزماتیە بەڵام ئێمەی حملمان نییە بەڵام مۆزەفەیە قەدیمە ممارەسەی عەمەلی زیاترەیە لە کارەکەیدا مۆزەفەیە تازەیە بەپێی کار و فەرمانگەکەی شارەزایەکی تەواوی نییە لە بەڕێوەبردنی کارەکەیە اینجا ئێمە ئەو مۆزەفە تازانەی پێویستی بە دەورات و معافڕاتی ئیدارە هەیە بۆ ئەوەی بە شێوەیەکی جگە لە شێوە علمیەکەی بکە مەرحەلەی دراسەکەی تەوا بووە لە ناحیە عەمەلیەکەیشەوە ممارەسەی کارەکەی وەربگرێ بۆ ئەوەی بە شێوەیەکی ڕێکوپێک شارەزا بێت لە بەڕێکردنی کارەکە لە فەرمانگەکەیە بەڵام برای بەڕێزم خۆ ڕۆتینیات لە هەموو دنیا هەیە کارەکانی ئێمەش بە زۆری لە فەرمانگەکان و داوایەکان دائیمەن هەزماتە قەڵەباڵەکەیکی زۆرەیە بەڵێ کاک سەرتیب زۆر سپاس بۆ پەیوەندەکەت لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک ئەمین نزار دەڵێت پێویستە حکوومەتی هەرێم سیستمەکە سیستمێکی گونجاو مەبەستی ئەوەیە کە بۆ ئەم کارە هەبێت وە بەڕێوەبردنی کارەکانی خەڵک بە شێوەیەکی دروست و گونجاو بێت شنەی شەماڵ دەڵێت حکوومەتی هەرێم فێری ڕۆتینات بووە تازە ناتوانێت خۆی فێری ئەلکترۆنیات بکات چونکە ئەوە هەر شتێکە ئەکات کە ئازێتی خەڵکی پێ بدات باوکی فەرها دەڵێت دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کردووە و لە پەرلەمانی کوردستان سەرکار عەلی دەڵێت باسی چی بکەین بەخوا بە ئێمە هیچ شتێک چاک نابێ ئەگەر خۆیان چاکی نەکەن ئەحمەد خان چاربوتی دەڵێت بە بڕای من هیچ حکوومەتێک نییە ناوی کوردستان بێت ئەبێ بڵێن حکوومەتی بەرپرسەکان و گیرفانپڕەکان محەممەد جەلال دەڵێت بەڕێزان فەرماگەیەک هەیە بە ناوی فەرماگەی تەکنۆلۆژیای حکوومەتی هەرێمی کوردستان ئەم ڕەخنەی گرتووە دەڵێت حکوومەتی ئەلکترۆنی لە بەرژەوەندیان نییە چونکە واستە و تەکلیف و ئەم سەر و ئەوسەریان نامێنێت و دەڵێت ئەم فەرماگەی تەنها بودجە وەردەگرێن و هیچی تر سێهم دەڵێ با لەوە زیاتر بودجە نەدزن ئەمەش مەخەنە دەمیان بودجێکی زۆر زلی بۆ دابین بکەن چوارەم هەتا کورد لەسەر ئەم عەقڵێتە بێت هەر ئەبێت بە ڕۆتین بڕوات بەڕێوە تا کاک فڵان تێل بۆ جەنابی بەڕێوەبەری گشتی نەکات ئیشەکان ماشی نابێت ئەمە یەکێکە لە گلەیەکان کە زۆر ڕۆژانە گوێمان لە دەبێت بەڵە پەیوەندیکی ترمان لەگەڵدای عەلی لە سلێمانی فەرموو کاک عەلی بەڵێ دیارە پەیوەندەکەی داخرایەوە لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک فەرمان بوش دەڵێت هیوادارم ئەو گەندەڵیانە نەمێنن لە ناو گەلی کووردا بەس بەدڵی ساف پارێزگاری لە کوردستان بکەن وچانێک و پەیوەندەکانتان وەردەگرینەوە بەڵە بەڕێزان بەردەوامی لەگەڵتان ئەرکان لە هەولێر فەرموو کاک ئەرکان کاک ئەرکان لە هەولێر کاتت باش زۆر سپاس کاک ئەرکان براکەم لە خەبات پەیوەندیەکەم بەڵێ خۆشحاڵین فەرموو سپاس بەڕاستی بابەتەکەتان دیگە جوانە سەبارەت بە ڕوتین
ئەمە ڕوتین دیارە سەرەتای چۆن بڵێن ئەگەر شتێکەیە بەنای تاکسازی سەرەتای تاکسازیە بە من ئەوڕۆ سەردانی تربیە ئەمم کرد بەڕاستی چۆن بڵێت ڕۆتین وەکو جاران نەماوە باوی نەماوە وەکو بڵێن شتێکی عیبە هیوادار ئینشاءالله لەناو سەبارەت بە ئەلکترۆنیات بەڕاستی شتێکی باش ئەگەر بکرێت من ئەوڕۆ لە تەربیامی هەولێر تێبینیەوە کرد یعنی هەموو دەرگاکە ژمارەی گەورەیان پێوتنانە دەگەشت ژمارە 98 یعنی بە معقول نییە بۆ کەسانێک ئەو سەری پێکەن تا ماڵێک بۆ بەڕێن بەڵێ زۆر سپاس بۆ کاک ئەرکان لە هەولێر حەمید لە هەولێر فەرموو کاک حەمید ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە زۆر سپاس کاک حەمید فەرموو سڵاو بۆ کەناڵی نالیا بۆ هەموو کارمەندانی بۆ کاکشوانی بەڕێز زۆر سپاس دەکەم سپاس بۆ نای هەموویانەوە سەبارەت بە تەوەری بەرنامەکەتان بەڕاستی ئەم سیستەمی ئیدارەیە ئەگەر ئێمە لەبارێکی حقیقەتەوە قسە بکەین هی سەردەمی کۆنی عێراقا ئەوە بە میرات بۆمان ماوەتەوە تا ئێستا زۆر بڕگەی زیادی تێدایە بەڕای خۆم دیارە من قسە دەکەم هەموو ئەوانەشی کە لەناو ئیدارەکاندا لەوانەیە شتێکی لێبزانن کە هەندێک بڕگە و مادەی هەیە زۆر هاوڵاتیان دێنێ و دەبا بە بەلاش ئەوە لەلایەکەوە لەلایەکی ترەوە مەسەلا تەماشا دەکەی ئەو سیستەمی ئیدارەی نیمە سیستەمی ئەلکترۆنی شتێکی زۆر چاکە هاوشێوەی جارێشتیش باسمان کرد دایرەی ئیجازاتی مروری سلێمانی ئیدارە لە هەولێری شەیە کە ژووری نیوە جامخانە کە هەموو کارمەندەکان کۆ دەکاتەوە دەتوانێت یەک چاودێر دابنێ لەکوێ کە زانیت سەرە قەرەباڵغ بوو یەکێ دەپرسێ هۆکارەکەی چییە یعنی هەدا دەتوانانی چاودێری شەبێ ئەوە جگە لە هەندێک تێبینی لەسەر مەدخەل و مەخرەجی ئەو شێوە دایرەیە دەتوانێت دواتر تەنانەت ئەوەی کەمەکە سیستەمی شاشەی ئەلکترۆنی دەنا زۆر دایرەیەکی شارستانیە و هەمووشە کە هەڵاتی چاودێر دەبێت بەسەر کارمەندەکانەوە لە دی دەرەوە لێ دیارە و کارمەندە خەریکی ئیشی ئەوە خەریکی ئیشی دیکەیە بەڵام سەبارەت بەوە کە سیستەمی کارجێڕی بەعام ئەبێ لە پەرلەمانی عێراقیش لە پەرلەمانی کوردستانیش پێداچنەوەی بۆ بکرێت نمونەیەک هەیە ئەگەر نەبێ بە شێوەی گاڵتەزاری مەسەلا ساڵانی 1933 پارێزگاری سلێمانی مصەڕفی ئەو کاتی سلێمانیە کە وەڵامی کتابێکی بەغدان داوەتەوە نووسراوتان و نووسراومان بە ژمارەی ئەوەندە تاریخی ئەوەندە ئەگەر ڕێگەم پێ بدەیت ئەوە ڕۆتینێکە کە هەر هەبقە کە ئەو کاتا منطقەی سلێمانی 1933 کە لە وەڵامێکی کتابێکی بەغدادا کە ئەو کات بەراز و مشکەچوێرە لە منطقەی سلێمانی و شاربازێر و دەوروبەری بڵابۆتەوە کە ئەوەندە دانێن و دەیانبەن لە ئاخردا وەڵامیان دەدەنەوە دەڵێن سەبارەت بە نووسراوتان ژمارە ئەوەندە بۆم بە مشکەکانمان گوتووە کە لە کوونەکانی خۆیاندا بمێننەوە تا ئەو کاتە دەرمانمان بۆ دێ لە بەغدا ئەو کاتەکەین بە کوونەکانتانەوە هەمووتان قەتڵ عام دەکەین واتە هەمووتان لە جێگەی خۆتان دەبژین بەڵام بۆ بەرازەکان هەمان شتیان پێ بڵێن یاخۆ خۆتان دەرمانێکی کەتا بۆ دەرمانێکی تریان بۆ دەنێرن تا ڕوانی وەڵامتانین چۆن خۆ دەزانی کە ئانەگوت ئەنوت التفضل بالإطلاق شیردا بۆ داپیرتا تاوەکو تۆ دەرمان لە بەغداوە دەنێری ئەو کات کتابیان دەکرد بۆ کۆمپانیایەکی بەریتانی لەوە دێ هەموو برنج و مەرەزە و گەرم و دانەیەڵێ ئەو خەڵکە سێر دەکەی هەموو هەلا بە هەلا دەبێت تۆ ئەو دەرمانە بگاتیان نەگات چییە یعنی من ئەو بەڵێ کاک حەمید بەڵێ زۆر سپاس کارجێڕی من داوای لە برنیش دەکەم کە لەو کاتدا هەر ڕخنا بووە و ئەتوانن شارەزانی بۆ هەر کارجێڕی ئەو بەرگانەی کورتە بکە ئەو بەرگانەی کە درێژە لەگەڵ هەموو داوایینەکان کوردی بکەنەوە هەندێکیان لە شارەزا وڵاتیانە هەندێکی کارمەندەکانە زۆر سپاس دەکەین سپاس بۆ کاک حەمید لە هەولێر بەڵێ هێمن لە سلێمانی فەرموو کاک هێمن بەڵێ بەڕێز کاتتان باش سراویتان لەگەڵە سلێمانیەوە زۆر سپاس کاک هێمن فەرموو بەڵێ بەڕێز بەڕاستی من حەزەکەم ئەوانەی خەڵک کە گلەی لە حکوومەت دەکا ئەڵێ کاتێک کە ڕۆژینات هەیە بناو مؤسسەسەکانی حکوومەتە بەڕاستی کاک ئەبێ ئێمە گرەی لە فەرمانبەرەکان یعنی ئەو فەرمانبەرانەی کە لەو مؤسسەسانەیە ئیژەکەن بەڕاستی من ئەمڕۆ ڕێمکەوتە یەکەی بانقی توی مەلیک کە بۆی کارێکەوە چۆنەڵێ ڕێمکەوتەوێ تاکە فەرمانبەرەکان زۆر خاو خلیش بەڕاستی نازانم خەڵکی بۆ بڕژە خواردنە یعنی خەڵکی بنێژویت و خەڵکی قسەکردن و تەنانەت بڕازەعەکانیش بڕابن تاکە جان ئەبێ فەرمانبەر کاتێکە کارێکی پێست پێدراوە ئەبێ بۆ سوودێکی دوان بڵێ بەڕێز بۆچی هاتووی کارێکی هەیە این هەڵبەتە و بڕازەعی کە هاتووە ئیشێکی هەیە خۆ بۆ جوانی نەچوو بۆ فەرمان ینی بەڕاستی من گلەی لە فەرمانبەرەکان یعنی فەرمانبەرەکان انتیزامیان بڵێ گلەی لە حکوومەتەکە بەڵێ سپاس بۆ کاک هێمن لە سلێمانی شیمال لە ئامێدی شیمال لە ئامێدی زۆر سپاس فەرموو کاک شیمال وەڵام
امجي لبرا وبرادري صلاة شلازي تلفون كري بەڵێ امجي لأيكم لوان كاتنا كسيارة مجي خطف كرا بەڵێ قمركو دهوكي وجابون فريقي قلت من وراء محكماتها شواذ شمالي راس محكمات الزورة نوع عدلانة بمنكر و5 مليون و 415 هزار جاز غرامة كده بيكو مثلا بيجن أبها برينجي آگهداری کردن یا تشتکی بجنه ما هنش فقیریم وکی سیاره من نکه 12000 سیاره المحافظه دوی هی آیا بو چه اب قراره بو ما فقیره هیا و بو خدا مسئوله و خدا واسطانینه هر هنده بی زور زور سپاسی آتی مهیوی دارم که کنال زۆر سپاس بۆ ادوات چون نکیجی بوفیتن زور زور سپاس شویت ماشین زۆر سپاس بۆ کاکشیمان لە ئامێدی بڵێ شاخە مەویلی دەڵێت بە بڕای من لە زۆربەی هەرە زۆری فەرمانگەکانی حکوومەت کارکردن زۆر ڕۆتینیە تا ئەم جۆرە کارە ڕایکردنەش ما بێت هەمیشە بەرەودواوە دەگەڕێنەوە ئالان هەولێری دەڵێت حکوومەت دەبێت دکتۆری ئەوروپی بێنێت بۆ ئەوەی دکتۆرەکانی ئێمە سوودیان لێ ببینێن. ڕۆژە ئەحمەد دەڵێت هەتا واستەما بە ئیش لە دایرەکان بۆ مناڵی فەقیر ناکرێت بەس ئیشی دایرە بۆ مەسئولەکان و مناڵەکانیان زۆربەی ئەکرێ. ئالان محەممەد ئازاد باس لەو دەکا کە دەڵێت لەگەڵ ڕێزم بۆ زۆر لە فەرمانبەران بەڕاستی هەندێک فەرمانبەر هەیە لە فەرمانگەکان کاتێک ئیشێکت دەکەوێتە فەرمانگەیەک وەک وا بێ خێرت پێ دەکەن و وا وەڵامە دەدەنەوە لە کاتێکدا ئەوان بۆ خزمەتی خەڵکی دانراون. بەڵێ پێنجێکترمان لەگەڵدایە عەلی لە سلێمانی. فەرموو کاک عەلی. کاتێ باش زۆر سپاس کاک عەلی. کاکە سەبارەت بە ڕەخنەی ئەو خوشکە باخان بوو کاخالی باخان خان لە سلێمانی بەڵێ یەکەم پەیوەندی بوو. بەڵێ کاک عەلی. ڕێکی بوو حەزەکە ئەو دایرەی دەستنیشان بکردە بەڵێ نەک هەموو دایرەی و حەزەکەم ئەو جەولێکی مەیدانی بێت نەک هەر کەسێک بێتە سەر تەلەڤیزیۆن و یا ڕێیەک دەربرێت ئەوەی واڵێت لە دایرەکی ئێمە وەکو لە خانشی پێشمەرگە قساکە ئایا ئەو جەولێکی مەیدانی بکەم بزان ئەو خوشکە و ئەو کاخالی دەی سەمسەماڕ وایە یا ئێمە لە هەشت و چارەگەوە تا یەک خزمەتی ئەو خانشیان دەکەن لە یەک بۆ یەک و نیو تەدقیقەکەین لە دووش سلۆخ داخی بەڵام تا دوو نیو لە مینەوە دایرە. بەڵێ کاک عەلی. ئەجا حەزم کردڕاو بۆ چوونەوە بێ سەبارەت بە حکومەتی ئەلکترۆنیش ئەوە کۆنکرێکێ هەموو کەسەکان وەکو کارمەند هەمووەکو یاسا و ڕێنوبەرەکان ئەو کاتەتوانی شێوەیەکی ڕێکوتێک گونجێنی لە بەڕێوەبردنی شوکاری هاوڵاتیان دوایەوە کە هەر کەسی گێتە خانشینی ئێمە جیاوازی ناکەین لە بێ پێی ڕێنمایی یاسایەکان کاری خۆمان ئەنجام بدەین و ئیتر سوپاس بۆ تەلەڤیزیۆن. زۆر سپاس بۆ کاک عەلی لە سلێمانی. بڵێ دڵگەشت لە زاخۆ. بەڵێ کاک دڵگەشت ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکە کسکەی کاک دڵگەشت گوێمان لێتە. کاک دڵگەشت دەنگی تەلەڤیزیۆنەکە کسکەی ئەگەر عەزیەت نەبێ. بەڵێ پەیوەندەکەی بچڕا. ئاراس لە سلێمانی. کاک ئاراس لە سلێمانی. بەڵێ بەداخەوە دیارە گوێی لە دەنگمان نییە. زانە کوردی لەسەر تۆڕی کۆمەڵاتی فێسبوک دەڵێت پێویستە لە ڕێگای مامۆستایانی ئاینیەوە ئەم بابەتە بوروژێنرێت و هەموو فەرمانبەران ئاگادار بکرێنەوە کەوا دەستکەوتنی پارەی زۆر بەهۆی وەزیفەوە کە بەنهێنی بوو دەڵێت حرامە و لەگەڵ ئاینی پیرۆزی ئیسلامدا ناگونجێت و تاکە ڕێگەشت بۆ نەمانی ڕۆتین تەنها ترسانە لە خوای گەورە. تێبینی ترمان بۆ هاتووە لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک. وریا فەتاح دەڵێت بۆستە برام ئەمە حکوومەت نییە ئەمە تێبینی ئەو بوو. هەروەها هێمن ئیبراهیم دەڵێت بەداخەوە ئەڵێم ئێمە هەرگیز لەناو خۆماندا تەبان نین. بەڵێ ڤیان لە شەمشەماڵەوە لەگەڵماندایە. سڵاو لێ بێفەر بوو. زۆر سپاس ڤیان خانەگە دوورکەویتەوە لە تەلەڤیزیۆنەکە یاخود دەنگەکەی کەسکەی ئەگەر عەزیەت نەبێ فەرموو. وەڵام بەڕێز دەستخۆشی بەرنامەکە و دەیەکەم گەلێک سپاس دەکەم. من ئێستێکا ناکەم لە بەرنامەکە و بۆ زیاتر بەرنامەکە و لەسەر شتەوە ڕێگا. ڤیان خان تایبەتە بە ڕۆتیناتی فەرمانگە ئیدارەکان ئەوەی دەبینی لە وێنەکاندا ڕۆژانە هاوڵاتیان بۆ ڕایکردنی مامەڵەکانیان سەردانی ئەو فەرمانگانە دەکەن بەڵام گلەیی لەوە هەیە کە ڕۆتینات زۆرە و بەو شێوەیی کە هاوڵاتیان دەیانەوێت مامەڵەکانیان ڕایی ناکرێت. تێبینی جەنابەت لەسەر ئەوە.
ئاڵێخان لە سلێمانی. ئاڵێخان لە سلێمانی. ئێوارە باش کاکشوان. زۆر سپاس ئاڵێخان. دەستخۆشی تەورەکە لە یەکەم. زۆر سپاس دەکەین. لەبارەی تەوری ئەمڕۆتەوە بەڕای من ئەمە سیستەمێکی زۆر دواکەوتووە کە ئەم حکوومەتی ئێمە بۆیە گەڕێتەوە. هەموو کاتێک بە دوای شتی دواکەوتووە ئاگەڕێت هیچ کاتێک بە دوای شتی باش و پێشکەوتوان ناگەڕەوە. دوای ئەوەش مامەڵەی کارمەندان یاخود ئەو فەرمانبەرانە لەگەڵ خەڵکا بەڕای من هیچ کاتێک باش نییە. جەرەکی من پێر دوێنێ بوو کە شەممە بوو چون بۆ خەستەخانە و سێر ئەکر یعنی نازم من یەک سەعاتی ڕێک ئەو دکتۆری کە ئەتۆ ژوورەوە نەخۆشی ئەبینی باوەڕکە سەدرریەک ئاخە تۆ سەدرریەک چییە سەعاتێک پێت ئەنجا نەخۆش ببینی یعنی نەخۆش سڕ ئەکان یعنی نازم یان ئەو بێقانونی و بێسەر و بێبەری کە لەم وڵاتەیە هەیە بەڕای من لە هیچ وڵاتێکی کیانێ و دوای ئەوش ئەمە سیستەمێکی زۆر دواکەوتووە کە حکوومەتی ئێمە بۆیە گەڕێتەوە. هیوادارم تۆزێک بە دوای شتی باش و گرنگ و پێشکەوتووە بگەڕێت نەک بە دوای ئەمستا دواکەوتوانەیە بگەڕێت. ئێوارێکی ئارام سپاس. زۆر سپاس بۆ ئاڵێخان لە سلێمانی. بەڵێ پەیوەندیکترمان لەگەڵدایە. کاکە چۆنی؟ زۆر سپاس. محمود لە سلێمانی فەرموو کاک محمود. بەڵێ قوربان کاکە لەسەر گەندەڵی لە وڵاتی ئێمە مەبزانە پڕنەپڕ ناکرێت هەوڵی زۆری بۆتێ هەر بەت تاوانبەر ئەوان دایرەکان تاوان بۆ نمونە من ئەزمر چوون بۆ کاتی زانیاری تا دوو داسەرم بۆ دانراوە بۆنی ئەکە حەز دەکەن بۆی لە ئێلانی کە سپیتی بەمۆرەوە کاک محمود بەباشی گوێمان لە دەنگت نییە. کاک محمود کاک محمود بەباشی گوێمان لە دەنگت نییە. کاک محمود بەڵە سپاس بۆ کاک محمود لە سلێمانی بەداخەوە بەباشی گوێمان لە دەنگی نەبوو. پەیوەندیکترمان لەگەڵدایە. باوکی زرێڤارمان لەگەڵدایە. سڵاو لێبێ فەرموو. باشی بەڵێ. زۆر سپاس باوکی زرێبار لە ئاکرێ. بەڵێ بەڕێز زەحمەت نەبێتێمە لە مەسەفەی ئەکرێنم. باوکی زرێبار لەسەر ڕۆتیناتی فەرمانگە حکوومەکانە پێدەگەم ینی بەفرەتە سڵتەی ئاکرێنە لە مەسەفەی ئەکرێنە. بەڵێ فەرموو. لە دوو دژیدو تا ئێستا سڵتەی ئاکاری شنیدی مەناکرد لەبەر چی؟ فەرموو باوکی زرێبار. ئەو لەبەرەوە یعنی گوندی ناتافوکیرە لە سەرناوی مەسیحیەکان لە دوای جەنگی جیهانی کە لە چاردەی بۆ هەرزەی ئەو کاتە مەسیحیەکان احتیال لە عێراق کردیان مەسیحیەکان زۆر قووەت بوون تا ئێستا یعنی گوندی ناتافە لە سەرناوی مەسیحیەکان تا ئێستا یعنی ما نەچین عەرقاری وەرگری لە هەرێمی کوردستان لە دەرچی ئێمە داوا لەکەنە لێوایتێن حکوومەت هەرێم چارەسەرمان بکرد. بەڵە سپاس بۆ باوکی زرێبار لە ئاکرێ. ڕەمزی لە سوید. زۆر سپاس کاک ڕەمزی. بەداوای لێبوردنەوە کە یانماکی زۆرە محاولاکەین کە وەرناگیرێ بۆمان خۆشحاڵی ئەم جارە توانیمان کە پەیوەندی بە جەنابتانەوە بکەین. زۆر سپاس دەکەین. ئێمەش خۆشحاڵین. فەرموو. سپاس دەکەم. حەز دەکەم لەسەر تەوەری مەشاکیلەکانی ڕێگەوبانی نێوان سلێمانی دەربەندیخانە سلێمانی گەرمیان. فەرموو کاک ڕەمزی. بەڵێ کە ڕۆژانە بەڕاستی شتی زۆر دڵتەزیان ڕۆیە. من وەکو اقتراحێکە بیخەمە پێشاوی ئەنجومەنی دەربەندیخان خەڵکی زۆر دڵخۆش لەو لەبەراژی زۆر داواکاریان هەیە بەڵام تەنها شتێک کە ئەمڕۆ بتوانێت بە شێوەیەکی پراکتیکی سەر بگرێت ئەنجومەنی دەربەندیخان بتوانێت یاسایەکی تایبەتی خۆی دەرکات کە بە ئەو تەنها تونێلەی کە ئەمڕۆ لە دەڤەرەکە هەیە بتوانن بە شێوەیەکی جوان خزمەتی بکەن نەگا بەم شێوەی کە هەفتەی پێشوو حاڵەتی زۆر دڵتەزیێنێکیان ڕوویە. ئەویش بە دروستکردنی بازێک هەر بار هەڵگرێک یا هەر تەنکەرێک $5 تەنها بە چوون بە تێپەڕین بە ئەو تونێلەدا چونکە ئێمە خۆمان لە ئەوروپا لێرە زۆر ئاساییە ئەو شوێنانە هەمیشە بازی لەسرە بۆ بە کامێرە مراقەبەیان نەکرێت مانگانە پارەکان لە ساحەبەکانیان کردێت. ئەو ئەبێتە ئەوەی کە بتوانن پارەیەکی زۆر باش ساڵانە کۆبکەنەوە ڕێگەوبانەکە سەر بکەین کە پێویست بۆ ناکات بۆ بەسیترین داوا لە حکوومەت بکرێت. بەڵە سپاس بۆ کاک ڕەمزی لە سوید. باوکی ماکوان لە سلێمانی. ئەلو ئەو کاتە باش. زۆر سپاس باوکی ماکوان. باشی برانە.
دەستپاس دەکەم والله ئەگەر زەحمەت من تەمەسل خەستەخانەکانێ بەڕاستی بەڵێ فەرموو من خۆم نەخۆش بووم بۆ خەستەخانە بەڕاستی کەس نایە پێمەڵە دەم و خوار بووە هاچ خۆ ئەجاکەم شەکرەکەم سێ بێ عیلاجێکم ناتە بڕۆ چی بکەم یا کاکە چاودار لێرە بۆ خەڵکە و ئەو کارمەندانەی کە لەوێ ئیشەکەن کە ئەو نەخۆشە ئەشێ داغڵە بێت لە کاتی خۆیان بڵێ سەعات 12 ئەشێت چێ بخەفەرە لێ ئەو کەسە بەرپرسیارە لە ژیانی ئەو خەڵکە من جەڵدەلێ یا چوومەڵە کێو دەگەڵا کێو دەردی بێنە دەردی یعنی بەڕاستی ئەگەر چاودێرە دانێنێت خشتی چاگێ بۆ خەستەخانەکان من ناڵم نایە شتی چاشی بێت بەڵام کارمەندەکان ئەو دکتۆرە بەڕێزانە ئایا چۆن بەکەنی یا پێی ئیمزاکات باشە پێی عەمەلیاتەکە وەڵێ ئیمزای کە ئەی باشە کێ بەرپرسیارە لە ژیانی تۆ کە ئەو دکتۆرەی گەر بە غەڵەت کردی یا عملاتەکەی غەڵەت بوو یا کاکە لە فاز یا جێمێنێ چێ بەرپرسیارە لە وتانە ئەی ژیانی خەڵک چییە ئەی مرۆڤ چییە ئەی مافی مرۆڤ ئەی باش کاکە جان ئەگەر چاودێرە دەنێن بۆ دکتۆرەکە ئەچێڵی کاکە وەرە نەخۆشم پێکە لێت بڕوا دە تەلەفۆنەکە ماسی جەنێ بەڵێ سپاس بۆ باوکی ماکوان لە سلێمانی دوا پەیوەندیمان دڵگەشت لە زاخۆ سڵاو لەبێ فەرموو ئەلۆ براچەوانی زۆر سپاس کاک دڵگەشت فەرموو کاکە سۆنی باشی زۆر سپاس دەکەم بەڵێ فەرموو ئەو مەزەحەتە چییە کاک دڵگەشت تایبەتە بە ڕۆتیناتی فەرمانگە حکوومەکانی هەرێمی کوردستان دۆرێ ما بەدا بێژم ئەز پسیۆنیش دەکەم پسیۆنەکەی بەڵێ کاک دڵگەشت فەرموو برو هەندی مادیتی پۆردیۆ یا ساحلمی پژمەکە ناخۆشی دیدی ئەوە کلی ساڵ گوڵەنەوە دی یا بەڵەفەش بەڵێ کاک دڵگەشت بەڵێ مەگەڵە پژمەکە ناخۆشیوە دیدی ئەشنی گوڵێسە کوربا ڕۆدکەتت حکمیسە بەڵێ سپاس بۆ کاک دڵگەشت لە زاخۆ لەسەر تۆڕی کۆمەڵاتی فێسبوک سارا ئەحمەد دەڵێت ئەم حکوومەتەمان قەت چاک نابێت زۆر بێقانونین قانون بەس لەسەر خەڵکی بێدەسەڵات دەسەپێنین هیوا خانەقینی دەڵێت مەسلەی ڕۆتین لە کوردستان پرۆسەیەکی بەرنامە بۆ داڕژراوە چونکە حەزبەکان کە کەسێک دەکەنە بەڕێوەبەری شوێنێک مەرجی سەرەکییان ئەوەیە کە ئیش بۆ ئێمە و ئەندامانمان بکەن SH کەمال دەڵێت نەمای ڕۆتینات لە کوردستان 15 ساڵ دەخایێنێت دانا عەلی دەڵێت کارێکی باشە بەڵام حکوومەت ناوێت بیکات چونکە لە ئاستی ئەو کارەدا نییە حکوومەتمان نییە بەڵکو وشەیەکی بەکارهێناوە کە ناکرێت بەکاری بێنین بەڕێزان سپێنی لەگەڵتان دەبین لە تەوری تری بەنامەکەی خۆتان ماکی خەڵکە شاد و بەختەوەر بن.